من ناوم ليلى محەممەدە خەڵکی هەڵەبجەین ئێمە لە هەموو فستیڤالەکانە بەشداریەکەین بە گوێز بە هەنگوین بە باسق و سوچوق هەموو شتە کوردەوارەکانمان هەیە گوێزیش منتیقەی هەورامانە لە مەریوان لە مایهۆرەمانی ئەو دیوەی هێنین گوێزی خۆمانی گوێزێکی دەرەجەیەک و چاکە لە گوێزەکانی تر جیاکرێتەوە کە گوێزی تام و چەور و تامێکی جیاوازترە لە ئەوان ئەم گوێزە خۆی دیارە کە تۆ شکان دێناوەکەی جوانترە چەورترە تامی بەرەزەترە وکو ئەوانی تر نییە ئەوان تۆکەڵەکاریان ناسکە و هەردایشن ڕەنگی ڕۆشن و هینیان هەیە کە گوێزی خۆمان جیاکرێتەوە کە ئەتوانی ئەمەش بەرومەکانمان ساخکەینەوە لەو شوێنانە خەڵک زیاتر ڕوویتی ئەکا و فستیڤالانە هیوادارین کارێکی باشتر و باشتر بکەن کە بۆی کە ئەوانی کە خەرکی کاسپی و ئیشکار و ئیشوکارن کە بتوان بەرهەمەکانە لەو شوێنانە ساخکەنەوە. ناوم شەرافەت ڕۆستەمە لە ناحیە بیارەوە هاتووم یەکەم جار بەشداری بکەم لەم فستیڤاڵە وەڵای هاتووین شتێکی زۆر خۆشە و کوردەواریە و وەکو هەورامی زمانێکیش من هاتووم بۆ ئێرە بەشداریم کردووە زۆر پێ خۆشحاڵین ساڵانە ئەمە هەبێ بەروبوومەکانمان ڕەواجی هەبێ قیمەت بکە وەکو ڕبە هەنار وەکو گوێز وەکو شتەکانی هەورامان هەمووی. ناوم ڕۆزی ئاواتە فستیڤاڵی گوێز کە یەکەم فستیڤاڵە لە خورماڵ بەڕێوەچێ ئێمە وەکو چەند خانمێک بەشداریمان کڕۆ بە خواردنە کوردەوارەکان و هەروەها کاری دەستی ئەمە تەجروبێکی باشە بۆ ئێمە و هەروەها داواکارن و خانمانی کە لە ماڵەوە کاری دەستیان هەیە بێن لە پێشانگاکان بێن لە فستیڤاڵەکان پێشکەشی خەڵکی بکەن و هەروەها سوودێکی بچووکیش بێت بۆ ئێمە هەر باشە وەک لەوەی کە لە ماڵەوە کارەکانمان بشارینەوە.